ئەمڕۆ کرێکارێکی دیکە لە کاتی کارکردن لە پرۆژە و کارگەکان گیانی لەدەستدا و زنجیرەی مردنی کرێکاران لەو پرۆژانە درێژەی هەیە. کرێکارەکەی ئەمڕۆ چینیە و تەمەنی 49 ساڵە لە کارگەیەکی چیمەنتۆ لە سلێمانی جەگی بەسەردا کەوتووە و گیانی لەدەستداوە. گیانەدەستدانی کرێکاران لە کارگە و پرۆژەکانی نیشتەجێبوون بۆ تا جێی مشت و مڕوونی گەرانی پرسیاری ئەوەشی دروست کردووە ئایا مەرجەکانی سەلامەتی و تەندروستی و پێداویستەکان لەو شوێنانە بۆ کرێکاران بەردەستن؟ ئایا کارگە و پرۆژەکان تا چەند پابەندی یاسا و ڕێنمایەکانی کارکردنن؟ بە قسەی عوسمان زیندانی سەرۆکی سەندیکای کرێکارانی بیناسازی ئەمساڵ تا ئێستا 17 کرێکار لە کاتی کارکردن گیانی لەدەستداوە کە 6 لەوانە بیانین و خەڵکی وڵاتانی دیکەن. عوسمان زیندانی ئاماژە بەوە دەکات ئەوان بەردەوام فشار دەکەن بۆ ئەوەی یاسا و ڕێنمایەکان لە شوێنەکانی کارکردن جێبەجێ بکرێن و گیانی کرێکاران لە مەترسی دوور بخرێنەوە. ئەو پێشی وایە ئەرکی لایەنە بەرپرسەکانە بە دوواداچوون بکەن. پێش ئەو ڕووداوەی ئەمڕۆ ڕۆژی 13 حوزەیران کرێکارێکی خەڵکی شارباژێر لە کاتی کارکردن لە پرۆژەیەکی نیشتەجێبوون کەوتە خوارەوە و گیانی لەدەستدا. بە گوێرەی زانیاریەکانی 964 تا ئێستا کەیسی مردنی ئەو کرێکارە یەکلا نەبووتەوە و کەیسەکە لای پۆلیسە. هەروەها پێش ئەویش لە هەولێر ڕۆژی 24 حوزەیران کرێکارێکی خەڵکی سۆران لە کارگەیەکی شیش گیانی لەدەستدا. 964 لایەکی ئایاری ئەمساڵ و لە ڕۆژی جیانی کرێکاراندا چەند کرێکارێکی لە سەر شەقامەکان دوان کە هیچ کامێکیان هیچیان لەبارەی یاسای کار و مافەکانی کرێکاران نەدەزانی و زانیاریان نەبوو. سەرۆکی سەندیکای کرێکارانی بیناسازی بۆ چوونی وایە پێویستە بەڕێوەبەری کار و فەرمانگەی بیمە و لایەنە پەیوەندیدارەکانی دیکە بە دوای ژیان و سەلامەتی کرێکارانەوە بچن و ڕێنمایەکانی سەلامەتی و زەمان و مافەکانی کرێکاران بەسەر کارگە و کۆمپانیا و پرۆژەکاندا بسەپێنن.